خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. تا ئێستا لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەرقاڵی تەتەڵەکردن و شیتەڵکردنی ئەو پرۆژە یاسایی بودجەیە کە لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆیان بەڕێکراوە. لە چوارچەوەی ئەو پرۆژە یاسایەدا ڕێکەوتنێکی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی هەیە بۆ ئەوەی بکرێت بە یاسا و دوجار لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بەکار بهێنرێت. ئەمە دەنگۆی جۆرا و جۆر و قسە و باسی جۆرا و جۆری لەسەرکرێت. لە ئێستاشدا لە هەرێمی کوردستان بڕیاردراوە لە سبەینێ دوو شاند یان لانی کەم سبەینە شاندی حکوومەت و شاندێکی لایەنە سیاسیەکان بگاتە بەغدا بۆ ئەوەی هەم گفتوگۆی ڕقم و ژمارەکان لەگەڵ حکوومەت و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بکرێت و هەم قسەش لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی بەغدا بکرێت بەتایبەتی هێز و لایەنە سیاسەکانی پشتی فراکسیۆنە جیاجیەکانی ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئەوەی بتوانرێت بگەنە ڕێکەوتنێکی یاسایی و سیاسی لەسەر تێپەڕاندنی پرۆژە یاساکە. قسە و باسێکی تر یاخود زانیاریەکی تر هەیە لەبارەی پرۆژە یاساکە باز لەوە دەکرێت کە دوو پێشنیاز هەیە. پێشنیازی یەکەم باز لەوە کات کە هەرێمی کوردستان دەبێت تەواوی داهاتەکانی نەوت و نانەوتی تەسلیمی بەغدا بکە و بەغداش پابند بێت بە ناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان. پێشنیازێکی تر ئەوەیە کە هەرێمی کوردستان داهاتی 250,000 بەرمیل لەوت ڕادەستی بەغدا بکات بەڵام بە نرخی سۆمۆ. هەموو ئەوانە لە ئێستادا قسە و باس و زانیارین هیچی نەبووە بە یاسا. ئێمەم شەو گفتوگۆ لەسەر دوا زانیاریەکانی پرۆژە یاساکە و شیتەڵکردن و کارکردن تایدا دەخینە ڕوەروەها باز لە چوونی شاندە حکومی و سیاسەکەشەکەین بۆ بەغدا و کاریگەریەکانی. پانۆڕامەیەم شەومان بە میوانداری هەریەک لە بەڕێزان لە بەغدادەوە بەڕێز شیروان میرزان دامی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان لەگەڵە بێ. سوپاس بۆ مامۆستا شیروان. هەروەها لە ستۆدیۆکانمان لە سلێمانی بەڕێز ئەمین بەکر ڕاوێژکاری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سوپاس بۆ بەڕێزیشتان. سەرەتا کاگەمین چەند پرسیارێک ئاراستەی بەڕێز مامۆستا شیروان بکەین. مامۆستا ئێوە لە لیژنەی دارایی بەر لەوەی باسی پرسی کورد و یان پشتی کورد بکەین گەیشتون بەچی لەسەر پرۆژە یاساکەی کە کەی ئامادە ئەبێت بۆی بخرێتە بەردەم ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دوجار دەنگی لەسەر بدرێت. زۆر سپاس کاکزانە سڵاوتان لێبێ و سڵاو لە بینەرانی کورسات و سڵاو ڕێزم بۆ برای خۆشەویستم کاک ئەمین بەکر هەیە. پرۆژە یاسای بودجەی 2021 عێراق لەلایەن لیژنەی داراییەوە دیارە جارێک بە هەموو مادەکانیدا ڕۆیشتووین مناقەشەی بیدایی کراوە و ئەوەی کە پێویست شوێنانەی کە خلافی لەسەر دیاریمان کردەوە شوێنانەی کە پێویستی بە تعدیل هەیە دیاری کراوە و ئەم هەفتەی ڕابردوو هەمووی ئیستیزافەی یان باڵی میوانداری وەزارەت و دەستە و هەیەکانمان کردو هەموو ئەو شوێنانێک کە تەخسیساتی مالیان بۆ کراوە. ئەمڕۆژ ئەمیندارەتی گشتی ئەنجومەنی وەزیران لێرە بوون و نەدوەیەکیش هەبوو لەگەڵ کەرتی تایبەت و کەسانی ئەکادیمی و پسپۆر لە هەر لەسەر پرۆژە یاسای بودجە. بەیانی کۆبوونەوەیەکی تر هەیە لەگەڵ پارێزگارەکان و سعات حوتی ئێوارە کۆبوونەوە لەگەڵ وەفدی حکومەتی هەرێمی کوردستان هەیە. لە بەیانی و دوو بەیانیەوە دەست دەکەینەوە جارێکتر بە پێداچوونەوە بە مادەکان و ئەم جارەیان مادەکان ئەوەی کە پێویستی بە تعدیل بێ تعدیلی دەکەین و گۆڕانکارەکان دەچەسپێنین و ئامادەی دەکەین بۆ دەنگدان لەسەری. تا ئێستا بەم شێوەیە ئەی شوکارەکانی لیژنەی مالیە لەناو لیژنە لەسەر پرۆژە یاسای بودجەی 2021 عێراق بەردەوامە. بەڵێ مامۆستا کەواتە لەسەر پشتی هەرێم تا ئێستا ئەوەی گەیشتن پێی لەناو پرۆژە یاساکە وەکو لیژنەی دارایی چ زانیاری و چ بۆ چوونێک هەیە لەسەر پشتی هەرێم و ئەو ڕێکەوتنەی کە حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا ڕێکەوتووە و لە چوارچێوەی پرۆژە یاساکە لە ئەنجومەنی وەزیرانەوە نێرراوە بۆ ئێوە. طبعاً ئەوەی کە لەناو پرۆژە یاساکەدا دانراوە و حکوومەت ناردوویەتی بۆ پەرلەمان واتە حکوومەتی عێراقی بۆ خۆی ڕازیە لەسەری و حکوومەتی هەرێمی کوردستانیش چەند جارێک ڕایانگەیاندووە کە ئەوانیش ڕازین لەسەری واتە هەردوو حکوومەت پێی ڕازین.
بەڵام بۆ چوونی جیاواز لە ناو لیژنەی دارایی و لە ناو پەرلەمانیش هەیە تەمان لەسەری ئەگەر یعنی یەکێکە لەو خاڵانەی یان باڵێن لەوانی کە وەکو خاڵی جێناکۆک یان خاڵی ناکۆچی دەستنیشانمان کردووە لە چەند ڕۆژی داهاتوودا گفتوگۆی لەسەر بکەین و بزانین دەگەینە چ سیغەیەکی مشتەرەک. خاڵە ناکۆکەکان بریتە لەسەرەوەی کە 250,000 بەرمیل نەوت یان هەموو نەوتەکە. طبعاً ڕای شیعەکان بە گشتی لەسەرەوەیە کە ئەوان داوا دەکەن هەموو مەلەفی نەوتی وەربگرن یان لانی کەم هەموو نەوتەکە وەربگرن و بە 250,000 ڕازی نەبن و لە حاڵەتی ڕادەست با بڵێن ئیلتیزام نەکردنی حکومەتی هەرێمی کوردستان بە ئیستقطاع ڕازی نابن، یعنی ئەوەی کە لە مادە 11 دووەم فەقەرەی جیم دانراوە کە هاوشێوەی ئەوەی 2019 ئەمەشیان بە هەمان شێوە تعدیل دەکرێت و خاڵێکی تری ناکۆک لە نێوان تایبەت بە هەرێمی کوردستان با بڵین بریتە لە ئەو بڕگەیەی کە باس لە تەسویەکردنی قەرزەکانی سەر هەرێمی کوردستان دەکات. مقتەرەحەکان ئەوەیە کە وەکو باسم کرد داوای هەموو نەوتەکە دەکەن یان داوای مەلەفی نەوتی بە کاملی دەکەن. ڕۆژی چوارشەممەی ڕابردوو وەزیری نەوتی عێراق وەکو وەزارەتی نەوت تەمان هاتن لە نێوان مناقەشاتدا باسی ئەو بڕەنەوتەی کە هەرێمی کوردستان دانراوە و پشکی هەرێمی کوردستانیش کراوە. وەزیری نەوت دیفاعی لە بۆچوونی حکوومەت کردووە تەمان بەو پێی کە بۆ خۆی ئەندامی ئەنجومەنی وەزیرانە و وەزیرە لە حکوومەتەکەی بەڕێز کاظمی ئەو باسی لەوە کردووە کە ئەوان ئیستعدادیان هەیە وەکو حکوومەت ئامادەن هەموو مەلەفی نەوتی هەرێم وەربگرن بە گرێبەستەکانەوە بە ئیلتیزاماتی شەریکاتەوە بە قەرزەوە بە هەموو شتێکانی مەلەفی نەوتی بە کاملی بەڵام ئەوان پێیان باشە، یعنی ئەوەی کە لە سەرزاری وەزیری نەوت گوتراوە ئەوان پێیان باشە کە بەهای 250,000 بەرمیل نەوت لە ئێستادا وەربگرن بەڵام بە سعری سۆمۆ واتە بەو سعرەی کە سۆمۆ دەیفرۆشێ نەک بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیفرۆشێت. طبعاً جەناب و هەموو بینەرانیش پێم وایە ئەوەندە باسی فرۆشتنی نەوتی هەرێم و عێراق کراوە دەزانین کە جیاوازی لە نرخی فرۆشتنی نەوتی هەرێم و نەوتی عێراقدا هەیە. حکوومەتی عێراقی ئامادەیە 250,000 بەرمیل نەوت بەڵام بەهای نەوتەکە بەڵام بە سعری سۆمۆ واتە بەو سعرەی کە خۆی دەیفرۆشێت لە حکوومەتی هەرێمی کوردستانی وەربگرێ. ئەمە نازانم ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بەوە ڕازیە یان نە بەیانی کە وەفدەکە هات زیاتر لەوە تێدەگەین ئایا بۆ چوون و ڕەتفعلی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەرەوە چیە. بەڵام ئەوە بەڕای من و بەڕای هەواڵانیشمان کە مناقەشەمان کردووە لە لیژنەی دارایی بە تایبەتی کوردەکان پێمان وایە کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان زەرەرە، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕەنەوتەی کە دەیفرۆشێ بۆ ئیلتیزامکردنی بەم خاڵەوە دەبێ هەر بەرمیل نەوتێک لانی کەم 11 دلاری بخاتە سەر بیدات بە حکوومەتی عێراقی کە ئەمە وا دەکا یعنی نەک 250 واتە لەوانەیە بگاتە نزیکەی 350,000 بەرمیل نەوتی ڕۆژانش. بۆیە پێمان وایە ئەگەر ئێمە بتوانین ئەندامانی لیژنەی دارایی یان پەرلەمان قەناعەت پێ بکەین کە هەرێمی کوردستان 250,000 بەرمیل نەوت بە عینی واتە نەوت ڕادەستی سۆمۆ بکە ئەمەیان قازانجی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ خەڵکی کوردستان زیاترە و دەرەچەیەکیشە بۆ با بڵێین ڕەوانەوەی ئەو گومانانەی کە هەرێمی کوردستان نەوت ڕادەست ناکە و ئامادەنی نەوت ڕادەست بکە و هەنگاوێک چوونە پێشەوەی حکوومەتی هەرێمی کوردستانیشە لە سۆمۆ چونکە پێمان وایە لە کۆتاییدا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بگاتە ڕێککەوتن و لەگەڵ سۆمۆ اتفاقێک بکە بۆ داهاتووی هەرێمی کوردستانیش قازانجی زیاتر دەبێت. بەڵێ ئەگەر مولات مامۆستا شیروان کاگەمین لە ئێستاە ئەم جەدەل و ناکۆشیانە بە چ دیوێکە ئەبێ لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان سنتەر هاوڵاتی و خەڵکی هەرێمی کوردستانە بە چیا کۆتایی پێدێت کام ئیتیجاها کام ئاراستە بە تایبەتی ئێستا کە وەکو مامۆستا شیروانی ژەڵێت سبەینێ شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەچێتە بەغدا و بڕیاریشە شاندێکی سیاسیش بڕواتە بەغدا چی بکرێت؟ سەرتا سڵاتان لێبێ سڵاو لە ئێوە بەرەزوو لە کاک شیروانیش ئەوەی کە دەردا پێویستە بوترێ ئەم جارەش وەکو هەموو جاریشی تر ئەوەیە کە
تاکەی بەرژەوەندی خەڵک ئەکرێتە قوربانی بەرژەوەندی پارتە سیاسەکان یان ئەو هێزانەی کە یان دەسەڵات بەمانەیشتر ئەوەی کە ئێستا وەفدەکە بۆی بچێت هیچ نییە جگە لە هەوڵدان بۆ تەرهیمکردنی یاسای بوزدە لەگەڵ بەرژەوەندەکانی خۆیان واتە بە جۆرە لە جۆرەکان دەیانەوێت یاسای بوزدە بە شێوازێک لێ بکەن کە ڕێگە بدەن بەدایە تەسلیمکردنی داهات یاخود بە لێبڕینی داهاتی 250,000 بەرمیل لەگەڵ لە سای 50 داهاتی گومرگ ئەوش بە تەخمینکراوی لەو بوزدەی کە بۆ هەرێمی کوردستان داهاندرێت ئەم بابەتە مەحاڵە دەبەر چەند هۆیەک دووش ئەگەر بشکرێ لە زەرەری خەڵکی کوردستانە بە شێوازی زۆر بە ژمارە لێشی بدەینەوە یەکەم مەحاڵە لەبەرەوەی کە ئێمە ئەزانین بە پێی ڕێکەوتنەکەی گەڵا عادل ئەلمادی و دوایی کە تازە کرایەوە لە سەردەمی مستەفا کازمیدا دەبایە مستەفا کازمی دوای لێبڕینی پارەی ئەو 250,000 بمێنەوە لەگەڵ ڕسای 50 بوزدەی داهاتی گومرجی تەخمین کراو باقەکەی بناردایە بۆ هەرێمی کوردستان بەڵام نەینات بۆ نەینات پێم وایە حکوومەتی عێراقی ئامادەی تیا بوو وەکو حکوومەت بەڵام ئەوەی کە ڕێگر بوو لەی شارعی شیعی و هێز سیاسی شیعەکان بوون بۆ ڕێگر بوون لەبەرەوەی نایانەوێت کاتێک کەواتە بە تو ئەگەر ئەوان لە ئێستادا نایانەوێت کە دەقێکی یاسایی ڕێکەوتنیشی هەیە یاسای بوزدەی ساڵی 2019 کە بەپێی بنەمای 12 لە 2020 ئیشی پێ دەکرێت جێبەجێ بکرێت بەڵام جێبەجێیان نەکرد کەواتە دەقی یاسایی هەیە ئەگەر بیسرای جێبەجێ بکرێت دووبارەکردنەوەی هەمان دەق لە ناو یاسای بوزدەی ساڵی 2021دا بە هەمان دەرەنجامی دەکەوێتەوە کە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان هیچ منفەزێکی بەڵام باشە ئەمە کەواتە مستەحیلەوە هێزە سیاسە شیعەکان بەتایبەت لە کاتی انتخاباتە هەرگیز پێم وانیەدان بەوایە بننەوە نایانەوێت ئللا مەگەر فشارێکی سیاسی زۆر گەورە هەبێ ئەم بابەتەش ئێستا یعنی پێم وانییە معادلاتی نێودەوڵەتی ئەوە مان پێ بڵێ کە ئەو فشارە دەکرێت بکرێت ئەمە یەک دوو ئەگەر گریمان ئەو دقیقە لە ناو یاسای بوزدە هاتووە جێبەجێ بکرێت کە هەرێمی کوردستان داهاتی 250,000 بەرمیل تەسلیمی بەغدا بکە ئەوە هەرێمی خەڵکی هەرێمی کوردستان زەرەری زۆر گەورەکەن بە ژمارە بۆ نمونە چۆن ئێمە لە ماوەی ڕابردوودا لە 9 مانگی ڕابردوودا ئەو نەوتی کە فرۆشراوە باشە 965 میلیۆن دینار داهاتی نەوتی 9 مانگی ئەم ساڵ بووە میلیۆن دۆلار ینی 965 و 762,000 بۆی دقیق میل لە بەپێی ئەو راپۆرتی کە دیلۆیت بڵاوی کردوێتەوە ئەمە داهاتی نەوتی ئەم ساڵ بووە بێجگەلەوەی کە لەم ساڵدا بەشێکیان بە قەرز فرۆشتەوە بۆ ئایندا هەندێک پارەیان وەرگرتووە بۆ پارەی کە بۆ ئایندەش فرۆشراوە ملیارێک و 831 میلیۆن دۆلار پارە هاتوتە هەرێمی کوردستانەوە لەم ینی کەواتە ئێمە نەوتی فرۆشراوی حەقیقی 965 میلیۆن دۆلار باش ئێمە گریمان ینی لەم ینی مای سێ مانگی ئەخیرەشە بای 450 میلیۆن دلاری کەش بفرۆشین هێشتاکانە هێشتا ینی ئەکاتە ملیارێک ینی 250 ملیارێک و 250 میلیۆن دلار لە کاتێکە ئەو بوزدەی کە لە حکوومەتی عێراقیە بۆ هەرێمی کوردستان نێراوە باشە دەکاتە ینی تقریبا نزیکی 13 میلیۆن دلار 13 میلیارد تریلیۆن دینارە 13 تریلیۆن دینار واتە تقریبا نزیکەی 11 میلیۆن دلار و نیوەکە 11 میلیارد لە داهاتی خۆی زیاتری پارە بۆ هاتووە سەیریکە ینی دەهێندەی ئەو بوزدەیە کە هەرێمی کوردستان لە نەوتەوە وەریەگرێت ئەمە یەک ئەمە یەک ئەگەر داهاتی ئەو 250,000 بەرمیلە یا زیاتر لە هەرێمی کوردستان ببڕن ئەزانی ئێمە ینی هەموو بەرمیلێک نەوت 11 دلار و 73 سنت لە خوار برێنتەوە فرۆشراوە باش 11 دلار و 73 سنت لە خوار برێنتەوە ئەمە بەس سەری فرۆشتنەکەی ئەی لە خوار سۆمەوە لەوانەیە نزیکەی بە 7 دلار و نیو سنت بۆ هەر بەرمیلێک نەوت لە خوار سۆمە فرۆشراوە
لەگەڵ هەموو بەرمیلێک نەوت کە ئەفرۆشێت لە 145 داهاتەکەی بۆ هەرێمی کوردستانە باز لە کەمتریشی دەسای 55 بۆ کۆمپانیەکان و بۆ تێچوونی فرۆشتن و گواستنەوە و بۆ ڕێکانی نەوتە واتە دەسای 45 تۆ کەواتە تۆ چیت بۆ ئەمێنێتەوە ئەگە قیاسی ئەو نۆمانگەی پێشوو وەرگرین هەموو بەرمیلێک نەوت بۆ هەرێمی کوردستان $7.80 ماوەتەوە بەرمیلێک نەوت کە لە بازاڕە ئەگەر بە $40 فرۆشرا بێت یاخود بە $35 فرۆشابێ بە 30 فرۆشابێ بۆ هەرێمی کوردستان $7.80 ماوەتەوە $7.80 بەرمیلێک نەوت بمێنێتەوە بەڵام بەغدا بۆ نمونە بە $42 بیفرۆشێ یا بە $45 بیفرۆشێ خۆ ئەوانیش بەشێتە مستحقاتی کۆمپانیەکان و سێریکە لەوەی بۆ بەغا ئەچێتە کۆینەکانەوە هەموو بەرمیلێک نەوت $11 چێتە مستحقاتی کۆمپانیەکان و فرۆشتنەوە کەواتە چەندیشی بۆ ئەمێنێتەوە لانی کەمی $34 بۆ ئەمێنێتەوە $34 ئەگەر نرخی نەوتیش بەرز بێتەوە هەرێمی کوردستان بڵێن کەمێک زیاد بکات $10 بۆ ئەمێنێتەوە $10 بۆ $34 واتەی تۆ ئەبێت پارەی نەک 250,000 بەرمینەوە ئەبێ پارەی 750,000 بەرمینەوتیش بیت ئێشتاکانە هێشتا بەقەدەر ئەوە نییە کە سەری سۆمە پڕکەیتەوە 750 پارەی 750,000 بەرمینەوە بدەیت ئەی باشە ئەی من کەواتە لە ینی لە سەرمایە گوزاری نەوتیە ئەمانە دقیقن پشت بەستووە بە زانیارەکانی ناو راپۆرتەکانی دیلۆ بەڵێ من پێڵم بە پێی زانیارەکانی ناو دیلۆیت هەموو بەرمیلێک نەوتی هەرێمی کوردستان $7.80 بۆ هەرێمی کوردستان ماوەتەوە دوای لێ دەرکردنی خەرجەکان و تێچوون ئەمانە ڕاستە سەری نەوت کەم بووە بەڵامی عراقیش کەم بووە کاتێکی سەری نەوت لێرە بەرزەبێتەوەی عراقیش بەم شێوەیە بێ کەواتە تۆ بۆ ئەوەی پارەی 250,000 بەرمیل نەوت بێ بە عراق پارەی 750,000 بەرمیل نەوتی هەرێمی قورسترە لە تەسلیمکردنی هەموو داهاتی نەوت هەرێمی کوردستان 465,000 بەرمیل نەوتە فرۆشێ بێزگە لە تەنکەر بەڵێ 465,000 بەرمیل نەوتە فرۆشێ تو ئەبێ پارەی 750,000 بەرمیل نەوت بی بە بفرۆشیت بۆ ئەوی پارەی 250,000 بەرمیل نەوت بی بە بەغدا کەواتە بزانە چه هەڵەیەکی ئابووری گەورەیە بۆ ناکرێ خۆ حتمما ئەوانی شەزان کەم هەڵە ئابووریە گەورەیە هەیە چییە مۆزوعەکە دوو بابەتە بەڵێ یەکێکیان کە بۆ ئەوەی کە پێمان نەڵێن ئەمە دەسەڵاتێکی دەستوریەوە ئەگەر ئێمە بیدەین بە بەغا کەواتە تەنازولمان کرد لە دەسەڵاتمان لە سەروەری نەوت بەڵام من پێم وایە ئەبێت تەنازول لە هەرێمی کوردستان ئەم قسەیە دووارە کەمەوە جاریش تریشم کردووە ئەبێت تەنازولکەین بەڵام ئەمە سەلاحەتی هەرێمی کوردستانە بەڵام ئەبێت تەنازولکە لەم سەلاحێتە بەهۆی ئەو عەقدە خراپانەی کە لە ماوەی ڕابردووداوە ئیدارەی فاشیلی مەلەفی نەوتی لە هەرێمی کوردستاندا کراوە هەرێمی کوردستان ناچارە ئەبێت تەنازولکە لە سەروەری بەسەر بەڕێوەبردننی مەلەفی نەوتیە ئەگەر ئەم تەنازولە نەکات ئەبێ بۆ 50 ساڵی کە خەڵکی هەرێمی کوردستان باجی ئەم هەڵانەی کاربەردەستانی ئێستای هەرێمی کوردستان بدەن ئەگەر نرخی نەوتیش بەرز بێتەوە ئەگەر نرخی نەوتیش بەرز بێتەوە چونکە تێچوونەکان بەرامبەر بەوە بەرز دەبێتەوە ئەڕوا دووبارە تۆ ئستیقطاعاتت هەیە و حتمما کاتێککە نرخی نەوتیش بەرز دەبێتەوە حتا ینی بەپێی تەخمینەکە ناگاتە سۆمەش بەرز دەبێتەوە سۆمەش بەرز دەبێتەوە ناژگاتە ئاستێک کە پێداویستەکانی ناوخۆ پڕکەیتەوە بەتەنیا باش کەواتە مەلەفی نەوتی بە شێوازێک تێک دراوە لە هەرێمی کوردستاندا بە شێوازێک بەمانایەکی تر سەقەت کراوە ئەبێت هەرێمی کوردستان ناچارە دەست لەم مەلەفە بەربدا و ئەم ئۆباڵی ئەم دەستبەردانە لە سەروەری بەسەر ئابووری نەوتیە بە دەرەجەی یەکەم ئەتوانم بڵێم پارتی دموکراتی کوردستان دوای هۆژێشێتی نیشتیمانی کوردستان لێ بەرپرسیارن کە بەرپرس بوون لەو گرێ بەسە نەوتیانەی کە لە ناوچەکەدا و لە هەرێمی کوردستان دەکراوە زۆر باش کاگەمین مامۆستا شێروان ئەو ڕقەمانەی کە بەڕێز کاگەمین باسیەکە بە پشت بەسم بە راپۆرتەکانی دیلۆت کەوابێ ئەمەش ینی زۆرێک لە مەرجێکی تری جێبەجێ نەکراوە بۆ هەرێمی کوردستان کە بەو شێوەیە بێ مەسەلەن بە بارتەقای 750,000 بەرمیل لەوتە بێ پارە بدا بە تاکو و ڕاستە بێتەوە لەگەڵ نرخەکەی سۆمەوە کەواتە تەسلیمکردنی داهاتی 450,000 بەرمیلەکە ئاسانترە هەست ناکەی ئەوە نیەتێک بێ بۆ ئەوەی هەر ڕێکەوتن نەکرێت خۆی بەداخەوە یعنی کاکزانە ئەوەی هەستی پێ دەکرێ نیەت هەیە بۆ ڕێک نەکەوتن بەداخەوە کامە من قسەکەی کاک ئەمین دووپات دەکەمەوە یعنی
نەوت بۆ خۆشگوزەرانی خەڵکە کاتێک کە نەمانتوانی خۆشگوزەرانی خەڵکی پێبێنین دەبێت پێدا بچینەوە. ئەمڕۆ هەرێمی کوردستان لە بەردەم دوو ئەگەردایە بۆ خۆی دەتوانێت جارێکی دیکە بەم گرێبەستانەی نەوتدا بچێتەوە و ئەو هەڵەیەی کە کراوە جا بە تموحی ڕاکێشانی شەریکە گەورەکانی نەوت کراوە بە قازانج و بەرژەوەندی هەندێک شەریکە و کۆمپانیا و هەندێک شەخص کراوە لە هەر ژێر هەر گوشارێکدا کراوە. ئەمڕۆ پێویستی بە پێداچوونەوەیە چونکە تۆ نەوتەکەت نەیتوانیوە ئەوەندە داهاتت بۆ بێنە کە بتانی خەڵکەکەت خۆشگوزەران بکەیت. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بەم گرێبەستاندا بچێتەوە؟ دەتوانێت ئەو هەڵانەی کە لە بە بازارکردن و دەرهێنان و گرێبەستەکانی نەوتدا کردوەتی ڕاستیان بکاتەوە یان ناتوانێت؟ ئەگەر ناتوانێت ئەمڕۆ دەرفەتێک هەیە ئەویش ئەوەیە لەگەڵ بەغدا ڕێک بکەوێ بەو شێوەیە کە دەگونجێ لە ناو پەرلەمان تێپەڕێت. طبعا ئێستا ئەگەر ئەم پرسیارە لە بەرپرسانی هەرێم بکەین فعلەن بەرپرسانی هەرێم ڕێککەوتون لەگەڵ حکوومەتی عێراقی ئەوەی کە لە ناو موازنەدانراوە پابند من پێوەی. بەڵام کاتێک ئەمە تێناپەڕێ و بەیانی وەفدی هەرێمی کوردستان دێت من تەمەنا دەکەم ئەو وەفدەی کە وەزیرە بەڕێزەکان دێن بەیانی یعنی لە دانوستاندا سوور نەبن لەسەر تەنها ئەو دەقە بەڵکو بەدیلی ئەوەشیان پێبێ. یعنی کاتێک کە گفتوگۆ دەکرێت لەسەرەوەی ئەمە نەڕۆشت ئەی بەدیلی دووەم چییە بەدیلی دووەم نەڕۆشت سێم چییە ینی بە شێوەیەکی فلکسبڵ ینی نەرمیەکیان تێدا بێت کە بتوانن لەگەڵ بەرامبەر بگەین بە جۆرێک لە سیغەیەکی مشتەرەک بگەینە ڕێککەوتن کە دوجار لە قازانج و بەرژەوەندی خەڵکی کوردستان دابێ. بۆیە ئەم ژمارانە پێمان دەڵێن چێ راپۆرتەکانی دیلۆیت وانە چێ ئەوەی کە سۆمۆ بڵاوی دەکاتەوە چێ و زانیارانەی کە لە لای سۆمۆ و لە نای وەزارەتی نەوت هەیە لەسەر نەوتی هەرێمی کوردستان هەموو ئەوانە پێمان دەڵێن ئەم بابەتە پێویستی بە پێداچوونەوە هەیە. قسەیەکی تر ئەوەیە ئەگەر هات و طبعا نەوت زیاد کەیان کەم بکە گرێبەستەکانی هەرێمی کوردستان گرێبەستی شەراکەن یعنی لە داهاتدا لەو بڕەنەوتەی کە هەناردە دەکرێت ئەو کۆمپانیایە شەریکە لە 45 داها نەوتەکە لە 150 نەوتەکە لە یعنی بە پێی ڕێککەوتنەکان تەوان دەگۆڕێ چێلگە بۆ چێلگە دەگۆڕێ کۆمپانیا بە کۆمپانیا شەریکە یعنی بەرز بێتەوە نزم بێتەوە شەریکات زیاتری دەست دەکەوێت. زائیدەن طبعا وەزیری نەوت شتێکی تری و دەویش ئەوەیە کە ئەو عەقدەی کە لەگەڵ کۆمپانیای کار کراوە لە چێلگەی خۆرمەڵە ئەمەیان تێبینی زۆری لەسەرە. طبعا ئەمە یەکسەر علامەتی ئیستیفهام دروست دەکات لەسەر ئەم پرۆسەی بڵێن گرێبەستکردن لەگەڵ کۆمپانیای کار و کۆمپانیاکانی تریش. مەسەلەی هەناردەکردنینەوە ینی با بڵێن کرێی گواستنەوەی بۆڕی چ لە ناوخۆی هەرێمی کوردستان چ لە حدودی تورکیاوە تا دەگاتە بەندەری جیهان ئەو کرێی کە دەدرێت بە گواستنەوەینەوە ینی بە بۆڕی ئەوەش هەر تێبینی لەسرە. لە ناوخۆی تورکیا لە حدودی تورکیاوە تا بەندەری جیهان هەر بەرمیل نەوتێک هەرێمی کوردستان $6 دەدا بە تورکیا. لە ناوخۆی کوردستان لە چێلگەکانی نەوتەوە تا دەگاتە سەر حدودی تورکیا تا فیشخابور هەرێمی کوردستان $4 دەداتە کۆمپانیای کار و ڕۆزنەفەت لەو چونکە بۆڕێکەکەی بە ئەوان فرۆشتە و بۆڕێکەکە ئێستا هی ئەوانە. یعنی تۆ لە کاتێکی ترجگە لەوەی نەوتی هەرێمی کوردستان بە هەرزانتر دەفرۆشرێ پارەیەکی کەمتر دەکات لە بازارەکانی جیهان کرێ گواستنەوەکەشی زۆر گرانترە لە نەوتی عێراقی. طبعا عێراق لە ناوخۆی عێراقدا هیچ بڕەپارەیەک لە گواستنەوەی نەوت نادا. لە تورکیا لە تا بەندەری جیهان $1.09 دەداتە تورکیا یعنی فەرقەکە دا ئەوەندەیە. طبعا ئەگەر بپرسی ئەم گرێبەستانە ینی با بڵێن ئەو ڕێککەوتنە چۆن کراوە هەمومان دەزانین ئەو شەریکاتانێک کە نەوتی هەرێمی کوردستان دەکڕن شەریکەی با بڵێن لاوەچین یان با بڵێن مشتری لاوەچین شەریکاتی گەورە یان شەریکاتی کە ناوبانگێکیان هەیە ناتوانن نەوتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بکڕن وەسیتێک هەیە لەو بینەدا ئەم نەوتیان بۆ دەکڕێ یان با بڵێن ئەوان لە شەریکاتی تری دەکردنەوە وە زەماناتی سیادی نییە بۆیە بە هەرزانتر دەفرۆشرێ. بۆیە من گوتم
ڕادەستکردنی نەوت باشترین چارەسەرە بۆی لەگەڵ سۆمۆش جۆرێک لە لێک نزیک بوونەوە دروست ببێ و بتوانین لە داهاتوودا لەگەڵ سۆمە بە شێوەیەک ڕێک بکەوین کە ئێمەش نەوتەکەی خۆشمان لە ڕێگای سۆمەوە بفرۆشین. یعنی نەوتی هەرێمی کوردستانیش لە ڕێگای سۆمەوە بفرۆشین، بەڵام بەو پێوەر و ڕێککەوتن و ئیتفاقی کە لەگەڵ سۆمە کە با بڵین ئەوەی کە مستحقاتی هەرێمی کوردستانە لە ڕووی دەستوریەوە لە ڕووی قانونیەوە لە ڕووی واقعیەوە ئەوە پارێزراو بێ. دوجار ینی من ئەوە دووبارە دەکەمەوە کاتیەوە هاتووە مەسلەی نەوت ئەوەندە حساس نەبین بەرامبەری ڕادەستکردنی نەوت 250,000 بەرمیل نەوتە زیاترە کەمترە بە کۆمپانیای سۆمۆ بە بەرزێک لە بەرامبەردا بتوانین شایستە داراییەکانی هەرێمی کوردستان دابین بکەین موچەی فەرمانبەران چاک بکەین وەزعی دارایی خەڵک و بازار باش بکەین پێم وایە هەنگاوێکی زۆر باشە و زۆر گرنگیشە کە ئەم هەنگاوە بنین. ئەگەر ئەوە نەکەین لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان ناکرێت چیتر ئاوا دەستەوەستان دانیشێ دەبێت خۆیان بە گرێبەستەکانی نەوتدا بچنەوە بە داهاتدا بچنەوە بە خەرجیدا بچنەوە و زەمانەتی ئەوە بدەن کە ماگانە موچەی فەرمانبەران وەکو خۆی بدەن. ئەگەر ئەوانە دەکەن بەبێ بەغدا وڵای ئێمەش دەست خۆشیان لێ دەکەین، بەڵام کاتێک ئەوانە ناکرێ ناشکرێت چیتر بە بەهانەی ئەوەی کە ئەگەر نەوت بدەینە بەغدا هەرێمی کوردستان نامێنێ چیتر خەڵک برسی ببێ و خەڵک بێ موچە بێ لە ڕاستیدا بەهانەیەکی زۆر نامەنتقیە. بەڵێ مامۆستا شیروان ئەگەر بێت و جگە لەو دوو پێشنیازە ئەوەی لە ناو لیژنەی دارایی هەیە مەسەلەن هیچ پێشنیازێکی تر واری دەبێتە ناوەوە مەسەلەن پێشنیازێک کە ئەگەر وەفدە سیاسەکە کاراسانیە بکە فشارێک دروست بکات وەفدە حکومیەکە کاراسانی و تێگەیشتنێک دروست بکات هیچ پێشنیازێکی تر لە ئارادا ئەوەی ئێوە هەستان ڕاگرت بێت یان زانیاریتان هەبێت؟ هەموو ئەو هەوڵانە چه هەوڵی حکوومەت کە بەیانی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان دێ و کۆبوونەوە لەگەڵ لیژنەی مالی و لەگەڵ حکوومەت و نازانم لەگەڵ ئەجندای سەردانەکانم ئاگالێ نییە، بەڵام کارێکی باشە و لە جێ خۆیدایە. وەفدە سیاسیەکەش زۆر باشە بۆ پەیداکردنی پشتیوانی و جۆرێک لە لێک تێگەیشتن لەگەڵ ئەو هێزە سیاسیانەی کە خاوەنی کوتلەی گەورە و خاوەنی دەنگن لە ناو پەرلەمانی عێراق لانی کەم بۆ تێپەڕاندنیەوە، بەڵام لە هەموو ئەوانە گرنگتر مرونەتە ئەوەیە کە نیەتی ڕێککەوتن و بەرەو ڕێککەوتن بڕۆین نەک پێداگیری لەسەر بکەین کە ئەوە نەبوو ڕێک ناکەوین کە ئەوە نەبوو نەوت ڕادەست ناکەین. بۆیە ئەم هەوڵانە هەوڵی باشن و پێشنیارێکی تر گومانی ئەوەش هەیە کە جگە لەو پێشنیارانە هەمان بڕگەی قانونی تەمویل العجز المالی ئەوەی کە لەم کۆتاییەدا بە یاسای قەرزی دووەم ناسرا تێپەڕێنرا لەوانەیە هەمان بڕگەشدا بنێنەوە، بەڵام ئەم بڕگەیە لە ڕاستیدا ئێمە تێبینیمان ئەوەیە لەسەری ئەگەر هەرێمی کوردستان پابەند نەبێ ئایا جارێکی دیکە موچەی فەرمانبەران دەکەوێتە بەر ڕەحمەتی ئەو چێشم و ململانێ سیاسیانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە و جارێکی دیکە موچەی فەرمانبەران دەبڕدرێ و نانێردرێ ئەلەوەیدا ئێمە کێشەمان هەیە و تێبینیمان هەیە و دەمانەوێت بە شێوەیەک ئەمە دەستکاری بکەین کە مەسەلە سیاسیەکان ناکۆچە سیاسیەکان تەنانەت ناکۆچەکانی سەرمەلەفی نەوتیش وانەکە جارێکی تر خەڵکی کوردستان بێموچە بێ. بەڵام مامۆستا گەڕمەولات کاکەمێن یان ئەگەر بێت و بەو شێوەیە قورس بێ مەسەلەی 250,000 بەرمیل نەوتەکە بە نرخی سۆمە و 465,000 بەرمیل تەسلیمکردن جارێ باسی داهاتە نانەوتیەکان ناکەین کەواتە دەبێ وەفدە سیاسیەکە و وەفدە حکومیەکە لە بەغدا چی بکات بۆ ئەوەی دەرچەیەک بدۆزێتەوە؟ بەڕاستیدا ئەگەر بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانیان دەوێت و بەرژەوەندی هەرێمی کوردستانیشان دەوێت چونکە ئێستا هەرێمی کوردستان ئەگەر وەکو یەکێکی سیاسی ئەوان بەرپرسیارەتی یەکەم وەردەگرن ئەوە پێویستە کات بە هەر نرخێک بۆ ڕێکەوتن بکەن، بەڵام ڕێکەوتنێک قازانجی ئابووری یاخولانی کەمی ئەو ساتە ڕاگرێت کە چەند ساڵە خەڵکی هەرێمی کوردستان لە ناڕەحەتیە ئەژی لە پێناوی جێبەجێکردن و درێژە پێدان بەو جۆرە سیاسەتەی کە هێزە سیاسەکانی عێراقیان سەڵاتدارانی هەرێمی کوردستان بەڕێوەی دەبن. ئەبێ ڕێکەوتن بکرێ و ڕێکەوتن من پێم وایە پێش هەموو شتێک وا باشترە هەرێمی کوردستان مەلەفی نەوتی بە تەواوەتی تەسلیمی بەغدا بکاتەوە و ئەو ئەتوانێت کە ئەو هەموو کۆنتاکت و کە هەموو عەقدەی هەیە لەگەڵ کۆمپانیا ئەجا خۆر کێشەکە ئەوەی ئەگەر ئایا کە ئێستا ئەگەر پرسیار بکردایە بۆ ئەوەی کە
ئایا هەرێمی کوردستان کە ئەزانێت ئەبێت لە بری بەهای 250,000 بەرمیل بەقەدەر 750,000 بەرمیل نەوتی خۆی بفرۆشێ ئەنج ئەتوانێت 250,000 بەهای 250,000 بەرمیل نەوتی بەغادا بینکە بەڵام لەگەڵ ئەوەش ئامادە نیە نەوتەکەی تەسلیمکە هۆکارەکە چییە؟ ئەبێ لەمە پرسەکەین. هۆکاری یەکەمیان سیاسیە لەبەرەوەی بەشێک لەم گرێبەستانەی کە زۆربەی زۆریان بەرپرسانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کردویانە عەقدیان لەگەڵ شەریکاتی گەورە کردووە لە لێپرسینەوە ئەترسن باشە لە سزادان ئەترسن. بەشی دووهەمیان پەیوەندی بەوەیە کە ئەوان قازانجیشی نەبڕانی قازانجی زۆر بۆ خۆیان و کۆمپانیەکانی خۆیان ئەکەن لەم فرۆشتنەیە. بەشێک لەم کۆمپانیانەی کە نەوە دەردێنن لە سەرەتای کاتێک کە پێشەوەی عەقدەکان لەگەڵا بەسرێ چون سەهمەکانی ئەم کۆمپانیانیان کڕیوە ئەمە یەک کاتە سەهمەکانی خۆیان لێرە زەرەکە. دوو بەشی ئێستا بۆنمونەیەشێک لەوانە بۆڕینەوە لە هەرێمی کوردستاندا هی هەرێمی کوردستان بووە بەڵام چۆ فرۆشتێتی بە کۆمپانیای کار کەی خۆیانە لەگەڵ ڕۆژنەفتە و هەبێ بۆ هەر بەرمینێکنەوە $4 وەرەگرێ بێزگە لە پاڵەکانیان و زۆر شتی تریش بێزگە لە کۆمپانیا ئەمنیەکانیان و زۆر ینی بابەتی تر کەواتە ئەمان دەستیان لە قازانجەکانی خۆیان و بەرژەوەندەکانی خۆیان نابێتەوە. لێرەوە ئەم دوو هۆکارە ڕێگرە لەوەی کە مەلەفی نەوتی تەسلیمی بەغا بکەن نەک بابەتی سەروەری چونکە سەروەری نەوتی دەستگرتن بە سەروەری نەوتیەوە ئەبێتە لە دەستدانی سەروەری هەرێمی کوردستان هەموو دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان. ئێمە ینی چیەگەشی تری بکەیتەوە مەسەلەن چۆن دەستگرتن ئێمە ئەگەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پێویستە ئەمە بزانن سوور بن لەسەر ئەوەی کە ئەوان مەلەفی نەوتی نادن ڕادستی بەغا ناکەنەوە کەواتە ئەبێت تەحملی ئەمە ئەساتی هەرێمی خەڵکی هەرێمی کوردستان و موچە خۆران و بازار و وەزئی دارایی بەگشتی و ئابووریش لە هەرێمی کوردستاندا بەم شێوەیە درێژەی دەبێت بەم شێوەیە ینی مەمرە و مەژی و مەسات و نەبوونی خزمە گوزاری و نەتوانینی دانی موچە لە کاتی خۆیدا و لێبڕینی موچە درێژی دەبێت. ئەم درێژەدانە بەم حاڵدا کە وای لە واکات لە هەرێمی کوردستان لێک هەڵوەشێ وەکە لێکیش هەڵوەشە و کاتە شتێک نامێنە بناوی دەسەڵات و هەرێمی کوردستان بەڵێ ئەمە خۆمان بەرپرسین بۆیە بۆ ئەوەی ئەمە ڕوونەدا وا باشتر لە بەشێک لەم دەسەڵاتە دەسەڵگرین کەویش مەلەفی نەوتیە ئایا کە دەستمان هەڵگرت چی ڕۆەدا ئێستا بە دیوێشتر قساکرێ هاوڵاتی بە دیوێشتر تێگەێنراوە کاگەمین ئەوترێت کە ئەگەر بێت و مەلەفی نەوت ڕادستی بەغدا بکرێت سەروەری و قواری هەرێمی کوردستانە کەوتەمە ترسیەوە ئەمە تا چەند من پێم وایە ئەویان ئەوە ژوانی لانی شۆفینی زۆر دژی هەرێمی کوردستانە دەکرێت ئێمە ئێستا ئەم وەفدە سیاسی هەرێمی کوردستان دەڕوە ئەگەر بەم منتەڵەقە بڕوە بەم منتەڵەقەوە بڕوە پێم وایە هەموو سیاسەکان لەگەڵ ڕۆن ئەتوانێت ڕێکەوتنیی گژیر بکرێت لەگەڵ بەغایە لەگەڵ بەغدا و هەموو لایەنە سیاسەکانەوە بە یاساش دەکرێت لەناو بە چەند بڕگەیەک لەناو یاسای بودجێ بچەسپێ کە هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی دارایی خۆی بێجگە لەنەوە جێبەجێەکە و ئازادە لەوەی بۆ منە بەشێک لە داهاتەکانی بە یاسا دیاری بکە وڵاتانی فیدراڵی زۆربەی وایە بۆ منە لە وڵاتی وەکو ئەڵمانیادا لە 35 داهاتەکەی بۆ هەرێمەکانە لە 65 بۆ حکومەتی فیدراڵی ئەگەڕێتەوە با ئێمەش ڕێکەوتنیشی ئەوای بکەین وە ڕێکەوتنی یاساش هەیە بۆ ئەمە بۆ نمونە بۆ هەرێمی کوردستان بەس داوای جێبەجێکردنی یاساکان بکە لە 150 بەپێی یاسا لە 150 داهاتی گومرگەکان بۆ ئەو شارانەیە یا ئەو ناوچانەیە کە گومرگەکان سیستەمی لا مرکزی ئەوە یاسایە و هەیە و جێبەجێکرێت دوو بۆ هەر بەرمیلێکنەوە $5 بۆ ئەو شارانەیە کە کێڵگەی نەوتی لێ یا خۆت غازی لێ یان نەوتی لێ هی نەکرێت ئەپاڵێورێ کەواتە تۆ دووشتت هەیە ئەتوانی لە 5 هەر بەرمیلێکنەوە وەرگری باشە یعنی ئەمە یەک $5 بار بەرمیلێکنەوە وەرگری دوو لە 150 داهاتی گومرگ وەرگری کە ئەمە وەرگرت و بودجێ خۆش لە بەغا وەرگرت کاتە چیتر دەوێت ئێمە لە بەرمینە ناوێت بەڵامەوە جێبەجێ بێ لە چوار پرۆژە یاسای بودجە بەڵێ ئەکرێت لە ئێمە لە هەموو بەرمیلێکنەوەت $7.80 بۆ بمێنێتەوە بەڵام $5 بەو شێوەیە بۆ ئەمێنێتەوە ئەمە یەک بابەتیش تر ئەمە ئەکرێ بە ڕێکەوتن بکرێت ئەگەر ئێمە گومانمانەیەوەی بەغا ئەمە جێبەجێ ناکرێت جێبەجێ ناکات بین ئەچین لەگەڵ بەغایە ڕێکەوتنی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکان و لەگەڵ ینی بە ئیتفاقی لەگەڵ حکوومەتیشە بە ڕێکەوتنیشی گشتگیر هەموو ئەمانە لە ناو یاسای بودجێ ئەچەسپێنین و دووبارە یەکەینەوە تەشیدی یەکەینەوە مەلەفی نەوتی چۆن ئەو کاتە ئیدارە درێ
ئەو کاتە ئۆباڵی بۆن منە مفاوەزەکردن لەگەڵ شەریکاتی نەوت حکوومەتی عراقی خۆیکە مفاوەزەکردن لەگەڵ تورکیا حکوومەتی عراقی خۆیکە شێوازی فرۆشتنی نەوت حکوومەتی عراقی خۆیکە ئەگەر ئەوانیش هاتن لێپرسینەوەیان کرد لە سەڵاتدارانی هەرێمی کوردستان و دایانە دادگا بەوەی کە عقدەکانیان جێبەجێ ناکەن ئەو کاتە حکوومەتی عراقی ئەبێت ئەچێتە مواجهەی ئەوانەوە نەوەکو هەرێمی کوردستان چونکە ئەو کات تۆ اعترافەکەی بە غێر مباشر کە ئەم بابەتە سەڵات ئێوە کە لە ئەنجومەنی نوێنەرانن کاک ئەمین لە سەرۆکاتی و ڕایشکارن و ئەمانە هەستەکەن مەسەلەن کەش و هەوا کە گۆڕاو لەناو ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بە شیعە و سونەوە بەڵاوە ئەکید لە شیعەکان کەشێک خوڵقاوە کە خۆیان ناتوانن ئێستا و دو-سێ ساڵیشەوەیە ناتوانن دەنگ بن یاخود کار ئاسانی بکەن بۆ هەرێمی کوردستان ئەگەر جاران چاوپۆشی کراوە ئێستا مۆزوعی تەنازولکردنی حکوومەتی عراقی و نردنی بەشەبوزدە بۆ حکوومەتی عراقی بۆتە بابەتێکی گەرمی میدیایی لای پەرلەمانتاران و هێزە سیاسی عراقیەکان منافەسەی یەکتری پێکەن هەر لایەنێک بێت تەنازول بکات و یەکێک لە هۆکارانی کە مستەفا کاظمی نەیتوانی ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکات ئەوە بوو کە هێز سیاسی عراقی سبینێ سەقفی داواکاریەکانی لایەنی شیعە بەرزتر نابێتەوە گەر بێت و بۆ نمونە لەسەر مەلەفی نێوتیش ڕێکەوتن لە چوارچەوەی بۆ ئەوەی کە سەقفی داواکاری لایەنە شیعەکان بەرزتر نەبێتەوە پێویستە کات هەمویان بە یەک پاکیج ڕێکەوتنی لەسەر بکرێت بۆیە ئەگەر هەرێمی کوردستان ئەم ئامادەجی تیابێ ئەکرێ داوا بکات بۆ نمونە دەنگدان لەسەر یاسای بوزێ بۆ ماوەی 1 مانگیان 15 ڕۆژ دوا بکەوێ و خەریکی ڕێکەوتن بێ لەگەڵ هێز و لایەنە سیاسی شیعەکان بە ڕێکەوتنیی گشتگیر و بە 2 دقی یاسایی بینێرتە ئەنجومەنی نوێنەرانی عراقی بە شەرتێک ئەم 2 دقە لە ناو یاسای بوزێ جێبەجێ بکرێت دابدرێت وە دەنجی پێ بدرێت ئەگەر ئەمە بکرێ ئەو کاتە ینی ئەبێتە ڕێکەوتنێک و بنەمایشی یاساییشی و هیچ ینی مەترسیشی بۆ ئەوە نیە کە هەرێم دەسەڵاتەکانی تری لەدەست بدە زۆر باش مامۆستا شیروان ئەوانەی کاگەمین باسیەکە کە دەرچە و دەواازەیەکی ترن بۆ ئەوەی هەرێمی کوردستان بتوانێت سوود لەو یاسایە وەربگرێت تا چەند ئەتواندرێت جێگەیان بکرێتەوە لە چوارچەوەی پرۆژە یاساکەدا بەشێکیان یاسایە و یاساکان بەرکارن بەنمونە ئێستا قانونی ئیدارەی مالیمان هەیە باس لە تەوزیعکردنی داهاتی نانەوتی دەکات لە بڵین داهاتە ئیتیحادیەکان لە نێوان پارێزگاکان و هەرێمەکان لەگەڵ ناوەندا یا ماڵێ لەگەڵ حکوومەتی مرکزیدا بەشێکیان وە دەتوانین ئێمە لە ناو پرۆژە یاسای بودجەدا هەر دقێک دابنین کە زەمانەت بێ بۆ جێبەجێکردنی یاساکە وەکو خۆی زەمانەت بێ بۆ پاراستنی مافی ئەوانەی کە داوای پاراستنی مافی خۆیان دەکەن بۆیە حاڵەتێکی ئاساییە من لەسەر ئەو ئەساسەش باسیەوەم کرد کە تەمەنا دەکەم وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان مرونەتی هەبێت لەوەی کە تەمان ئێمە پێشتر بڕیاری ئەومانداوە هەمومان دیفاع لەو نەسەی حکوومەت دەکەین و پێمان وایە جێبەجێکردنی ئاسانە بۆ پێی هەردوو حکوومەت پێی رازیم بەڵام ترسمان لەوە هەیە کە لە ناو پەرلەمان ناڕوا بۆیە کاتێک کە ترسمان هەیە لە ناو پەرلەمان ناڕوا دەبێ هەوڵی ئەوە بدەین کە بەدائیلمان چیە یعنی ئەگەر ئەوە نەڕۆشت بەچیتر رازی بین ئەوە رازی نەبوون لەسەر سیغەیەکی تر ڕێک بکەوین بۆیە من پێم وایە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبێ مرونەتی هەبێت لەسەر ئەوە و بەیانی هەر تەرحێک کرا ئەوانیش تەرحی ئەوەیان پێبێت کە بۆی لە ناوەڕاستدا بگەینە سیغەیەکی مشتەرەکە هەم دەستوری بێ و هەم پشکی هەرێمی کوردستان زامن بکە و هەم عێراقیەکانیش رازی بکە لەسەر مەسەلەی نەوت و ئەو گومانە بڕەوێنێتەوە کە هەرێمی کوردستان ئامادەنیە نەوت ڕادستی بەغدا بکە و دەستی بەسەر مەلەفی نەوتی داگرتووە بۆیە بە دڵنیاییەوە ئەو دەقە یاسایانە دەتوانین لەناو پرۆژە یاسای موازنەدا جێگا بکەینەوە و بە تایبەتیش وەفدە سیاسیەکە ئەگەر بێت من نازانم وەفدە سیاسیەکە لە ڕاستیدا کەی دێ و چێ دێ و چێ دەبینێ بەڵام گرنگە وەفدە سیاسیەکەش بە هەمان شێوە مرونەتی هەبێت لەگەڵ هێز و لایەنە شیعەکان و سونەکان و بەهێز عێراقیەکان بە جۆرێک گفتوگۆ بکە کە تەرحی ئەویان پێ بکە لە خاڵێکدا بگەن بە ڕێککەوتنەکەش لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و جێ ڕەزامەندی عێراقیەکانیش بێت. مامۆستا شیروان پرسێکی تر هەیە بابەتی جوڵاندنی داوای یاساییەکە لەسەر مەسەلەی نەوت و لەسەر مەسەلەی تورکیا
ئەمە تا چەند مەترسی دروستەکە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر ئەو عەقدانەی هەیە و تا چەند ئەگەریەوە هەیە نەتیجەی هەبێت کاک ێزانە تەمان وەزیری نەوت باسی لەوە کرد کە ئەوان کەیسەکەیان جوڵاندووە جارێکی تر و ئەو کەیسە بە ڕێژەیەکی زۆر ینی دڵنیایی هەیە کە عێراق کەیسەکە دەباتەوە ئەگەری بردنەوەیاتی ڕوودا ناوەڕاستی مانگی چوار لە ناوەڕاستی مانگی چوار یەکلا دەکرێتەوە لێرەدا دوو ئەگەر هەیە ئەگەر عێراق ئەم کەیسە بباتەوە دوو احتیمالە یانەوە تا ئەعلانی ئەوە دەکات کە فرۆشتن و کڕینی نەوتی هەرێمی کوردستان لە بەندەری جیهان بە هەموو شێوەیەک تەهریبە و نایاسایی و بە قاچاغبردنە کە ئەو کاتە نە تورکیا جارێکی دیکە دەتوانێت خۆی بخاتە ناو کارێکی وا ناقانونیەوە نە شەریکاتیش ئامادە دەبن نەوتی هەرێمی کوردستان بکڕن یان ئەوە تا دانوستانی پێدەکات لەگەڵ تورکیا دانوستان پێکردنی لەگەڵ تورکیا تا جارێکی دیکە ئەو جاریان تورکیا لەوانەیە ئامادە نەبێ بەبێ عێراق بهێڵێ نەوتی هەرێمی کوردستان بە خاکەکەودا بڕوا بچێ بۆ بەندەری جیهان و بفرۆشتێ و ئاسانترین ڕێگەش ئەوەیە دەڵێ نایاساییە و تەهریبە و هیچ کە ڕێگەی پێ نادەکەواتە هەردوو ئەگەرەکە بۆ هەرێمی کوردستان مەترسیدارە بۆیە ئێستا مەسلەی مەلەفی نەوتی لەگەڵ بەغداد چارەسەر بکەین تا ئەم کەیسە لە دادگای نێودەوڵەتی لە پاریس یەکلا نەبووتەوە چکە و کاتە بە تێگەیشتنی من لەم دوو ئەگەرە زیاتر نابێت و هەردوو ئەگەرەکەش بۆ هەرێمی کوردستان خراپە بەڵێ ئەندامە غێرە کوردەکانی ناولژنەی دارایی لەگەڵتان مەسەلەن یاخود لە بەرامبەر هەرێمی کوردستان توندن یاخود ئەوانش ئەو فشاریان لەسەرەکە لە شەقامی عراقیە هەیە مامۆستا گوێ لە منە ببوورە ماوەسە جم لە پرسیارەکەت نەبوو وەڵا پرسیاری ئەوم کرد ئەندامە غێرە کوردەکانی ناولژنەی دارایی ینی ئەوانش لەژێر کاریگەری دەنگەمەگات مامۆستا شیروان بەڵێ باش ئەگەر ڕێم وڵات مامۆستا تا کێشەکە چارەسەر بێ کاگەمین لە حاڵەتی ئەوەدا و زۆر زاریش لای هاوڵاتیانیش لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە هەندێک حاڵەت بازەوە کرێ گەر بێت و ئێمە زوو فریای خۆمان نەکەوین ئەگەریەوە هەیە عەقڵیەتێک بێتە چکە ئەڵێن کە عەقڵیەتێک و نەزعەیەکی شۆفێنیشیە بەرامبەر بە هەرێمی کوردستان مەسەلەن بەهێز بێت بە پڕیارێک لە ئەنجومەی نوێنەران دەرچێت بە زۆری نەوکەمینە بەهێز دەست بەسەر چێلگە نەوتیەکاندا بگیریان یاسایەکی لەم جۆرە زەربەی زیاتر لە هەرێمی کوردستانیش بدات ئەوەکی لە 16 ئۆکتۆبر ڕوویت ئەگە بیانێ بۆ هەرێمی کوردستان ڕووی دووبارەکەنەوە احتیمالێکی هەیە لە احتیمالی ئەوەی کە احتیمالی دەکرێت ئەو منتیقەی ئاینزالە و ئەوانەیە واتە منتیقەی ئەو بیرنەوتانەی کە ئەکەونە ناوچەی مووسڵەوە ئەوەی چێکە لەو ئەگەرانەی کە لە بەردەمیاندایە کە حکومەتی عێراقی بیر لەوە کاتەوە کە بە جۆرەکان دەستیان بەسەرا بگرێتەوە ئێستا ئەوەی کە ڕێگەی لەوە گرتووە حکومەتی ئێستا لەگەڵ ئەو هینانیە حکومەتی ئێستا لەگەڵ بۆچونیانی حکومەتی ئێسای عێراقی بابەتیشی تر ئەوەیە کە تەمەن هەتا ئەم حاڵتە ئێمە ئەوها بمێنیتەوە لێک نەگەیشتن زۆر بێت لە نێوان پێکاتەکانی عێراقا ئەو خیتابە ینی ئینتیقادیە یا ئەو خیتابە توندە دش بە یەکتری بەردەوامی هەیە و ئەم خیتابە توندە و گوتارە توندە حتمما هەڵوێستی سیاسی خراپ و هەڵوێستی لەوانەیە سەربازیشی لێ بکەوێتەوە ئەوەی کە باسەکرێت و هەندێکیش مەترسیان لەسەرەوەی کە هەرێمی کوردستان وەکو هەرێمیش نەمێنێ وەکو هەرێم وەکو مێکی فدرال لە عێراقا نەمێنە ئایا بۆ ئەوەی ئەمە ڕوونەدا چی بکەین بۆ ئەوەی ئەمە ڕوونەدا ئێمە بەڕاستی پێشتری ژوتومانە وا باشترە ئێمە خۆمان هەوڵ بدەین بنەماکانی فدراڵە لە عێراقا بچەسبێ لەبری ئەوەی کە ئێمە بەم شێوەیە عنادی بکەین و بەردەوام بین لە ئەوەی کە بە طریقەی فڕوفێڵ و بە شێوازی زۆر زۆر کاڵم ئێمە یانیمە بەسمەوەی سەڵدارانی هەرێم قەزمە بە خەریکی فڕوفێڵ بن بە شێوازی جۆرا جۆر بەوەی کە چ مەلەفی نەوتی تەسلیم نەکەنەوە چ بۆ منە ڕێگە نەدەن دیوانی چاودێری دارایی ئاگاداری مەلەفی دارایی بێت لە هەرێمی کوردستاندا شێوازی خەرجکردنی پارە بێت ئەم پاشاگەردانەی لە هەرێمی کوردستان یار حزبەی بۆ خۆی لە منتیقی خۆیدا ئیتر بکوژ و ببڕ خۆیەتی و ئیتر گومرگ لە گومرگ نادا و کاڵای قاچاق دێنتە ناوە نەوت سربەخۆ ئەفرۆشێ بە
کۆمپانیەکان و بە وڵاتان و ئەسڵەن نرخەکەی بۆ وەزارتی داراییش ڕوون نییە. کۆمپانیێکی وەکو دیلۆی دێت زۆر جار تەنانەت ئەوەی کە ینی وربینیەکە لە ئامارەکاندا، بەڵام ئامارەکانیشی زۆر جار متەزاری بن، ینی ئەوەی دیلۆیتیش کە هەندێک علامەتی پرسیاری سەر دروستە بێت. کەواتە ئێمە لێرەوە تێئەگەین کە هەرێمی کوردستان تاکە چارەسەری ئەوەیە کە بێت لەگەڵ بەغایە ڕێککەوتنیشی گشتگیر بکات لەسەر چەسپاندنی لەسەر ئەو دەقە فیدراڵنی کە دەقە دەسووریانی ناو دەسوور داهاتوون بین چۆن تەرجمەیەکی یاساییان بکەین و ئەو بابەتانە یەکلاکەینەوە. ئەمە پێوەیتر چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و حکوومەتی اتحادی. قسەمان لەسەر مادەی 140 ناوچەکانی 140 ڕێگە چارە چییە؟ قسەمان لەسەر مەلەفی نەوتە ڕێگە چارە چییە؟ قسەمان سەر پێشمەرگەیە ڕێگە چارە چییە؟ ئەبێ بچین لەوێ ڕێککەوتنێک بکەین و ئەمانە لە چوارچەوەیشی یاساییە دابڕێژین لەگەڵ حکوومەتی عێراقیە و زۆر بابەتی تریش هەیە بۆ منە کە یەکلا نەکراوەتەوە ئێمە لەبری ئەوانە بۆ منەوان داوای مەلەفی نەوتیەکەن. تۆ لەبری ئەوەی کە بڵێ من وەرە نەوتە تەسلیم ناکەم و داهاتەکەم بەرە تۆ کەی ئێمە چوین وتمانەکە مەجلیسی ئیتیحاد ئەنجومەنی فیدراڵی دروستکەن کە ئەوە بۆ ئێمە ئەبێتە زەمان بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان و یا عێراق وەکو دەوڵەتی فیدراڵی پارێزێ. دوو کەی چوین بڵین ئەبێ ئێمە دەستەی چاودێری دابشکردن داهاتە فیدراڵەکان دروست بکرێت. کی چوین داوای ئەوەمان کردو ئەمەیە چەسپاندنی فیدراڵێت و بەم شێوەیە پارێزگاری لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان دەکرێت، نەک بۆ شێوەیە کە تۆ من ئەوەندە بڵم نە هیچ حسابی بۆ حکوومەتی عێراقیەکەم و نە داهاتەکانم تەسلیمەکەم. ئەم بابەتە مەرهونە بەهێزەوە تاکەی هێزت هەیە تاوکاتە ئەتوانی ئێمە بکەیت، بەڵام هێز هەموو ڕۆژە نامێنێ. هێز هەموو ئێستا ئێمە لە دۆخێکی زۆر لاواسرداینەوەی کە پێش 2007 باشە مادەم وایە کە هێز نامێنێ و ئاڵگۆڕی بەسەوانیش نقطە لاوازەکانمانە بینن کەواتە زەمانیش ناکرێت. ئێمە هاوپەیمانەکانمان چێن دۆستەکانمان چێن ئەوان ئێستا ئەگە پێمەوە بێت تورکیا دۆستمانە یا ئێران دۆستمانە ئەوان خەڵیکی کۆمەڵە سراحەتی خۆیان لەسەر خەڵکی هەرێمی کوردستان یەکلا بێتەوە لەسەر خەڵکی عێراق یەکلا بێتەوە کەواتە ئەمانە دۆستمانی هەر کاتێکە خۆیان تۆنێن ڕێکەوتنێ بکەن وەکو ئەوی ئەم جارە لە نێوان عێراق و تورکیادا ڕووی داوە. زۆر دەمێکە داوای ئەو تورکیا داوای ئەوەکە کە هێڵێکی گومرجیان کەناڵێکی گومرجی لە نێوان حکوومەتی عێراق و دەوڵەتی تورکیا ڕاستەخۆ دروست بکرێت کە ئەکەوێتە بەشیش یەکەوێتە خاکی هەرێمی کوردستانەوە یا لانی کەمی ئەوەی بەدەست هەرێمی کوردستان ناوچە کێشە سەرەکانە کاتێک کە ناهێڵن نیان هێشتو لە ماوەی ڕابردوودا بەهۆی ئەوە بۆ کە جیاوازەکانیان زۆر بووە. کاتێکی ئێستا حکوومەتی عێراق و تورکیا ئەیانێ بگەنە ڕێکەوتن ئەوتە تۆ ئاوتەکەن لەوانەیە ئەسڵەن ئەوەیکی ئێستا هەرێمی کوردستان بەشێک لە داهاتی گومرجی لە برایم خەلیلەوە دەستەکەوێت لەبەر ئەوەی کاڵاکە بۆ عێراق ڕوا لێەوە داخڵە بێ کە لە تورکیاوە دێ ئەوەش نامێنێ و کات بەڵێ دەستخۆش کاکەمین گەر دو سەرنجتم پێ بڵێ وڵا دوسەرنجی من بۆ پەرلەمانتارە کوردەکانە لە ئەنجومەی نوێرانی عێراقی من پێم وایە خۆیان دەنگدان ینی خۆیان وا باش نییە بەو دەقە ڕازی بن کە ئاڵێ داهاتی 250,000 بەرمینەوە تەسلیم بکرێت بۆ لەبەرەوەی داهاتی 250,000 بەرمینەوەت لە زیانی خەڵکی هەرێمی کوردستان تەواو دەبێت و ئەبێت بەهای 750,000 بەرمینەوتی هەرێمی کوردستان تەسلیم بەغا بکرێت بۆ پڕکردنەوەی ئەو داهاتی 250,000 بەرمیلە بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان پارەیەکی باشتری بۆ بێ و ئیمکانەتی باشتر بێ و لە ڕەفاهەتی باشتر بژی پێویستە کات مەلەفی نەوتی سەر لەبەر ئێمە تەسلیم بکەینەوە و چونکە مەلەفی نەوتی ئێستا ئەوەندەی خزمەت بە تورکیا و کۆمپانیەکان و بەشێک لە سەڵاتدارانی هەرێمی کوردستانەکە خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان ناکاو زۆر بەزۆر. سپاس دەکەم مامۆستا شیروان بەڕێستان گەرجێتان لە دەنجی من بێ دوا سەرنجی خۆتمان پێ بڵیت سپاس دەکەین. کاک زانەوەڵا زۆر سپاس تەمان ببورن ئەو کاتە دەنگەکە قەتعێکی تێکەوە ئێمە داوای بردنەکەین. دوا سەرنجی من ئەوەیە کە ئێمە لە پەرلەمانی عێراق وە لە ناو لیژنەی داراییش نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکەین و مەسەلەی چارەسەرکردنی موچەی فەرمانبەران و دۆخی دارایی هەرێمی کوردستان ئەولەویەتی هەیە بەلای ئێمەوە و هەموو کارێک یان با بڵین هەموو هەنگاوێک دەنین بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بۆیە تەمەنا دەکەین هەردوو حکومەتیش هاوکار بن لەوەی کە بگەینە سیغەیەکی مشتەرەک کە لە قازانجی خەڵکی کوردستان بێت و جێگەی ڕەزامەندی هێزە عێراقیەکانیش بێ دوجار نەوت ببێتە
خاڵی دابینکردنی ڕەفاهێت و خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان و چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز شێروان میرزا ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمان بوون. هەروەها سپاس بۆ بەڕێز ئەمین بەکر ڕاوێژکاری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بەڕێزیان لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان. سپاس بۆ بەڕێز شتە. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.